بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان ڕووداوەکانی کوشتن و تەقەکردن لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. ئەمشەو لە بەرنامی ئەمڕۆ سەرەوە دەکەین بۆچی ڕووداوەکانی کوشتن و تەقەکردن زیادی کردووە، هۆکارەکان چین و ئایا دیاردەی چەکاڵگرتن بۆ کۆنتترۆل ناکرێت کێنەوانەی کێسە چەکیان پێ و ئایا ئێستا چەکی مۆڵەتداریش بۆتە مەترسی بۆ سەر ئاسایشی کۆمەڵاتی و سەبارەت بە ڕۆڵی دادگاکانیش و قسەرەسە چارەسەری جەکەن چی بکرێت بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی کوشتن و تاقەکردن کە ئێستا ڕووی لە زیادبوون کردووە لەگەڵ هەرێک لە بەڕێزان ڕزگار محەممەد پەرلەمانتاری کوردستان و جێگیری سەرۆکی لیژنەی بڕیاردەری لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان هەروە کاک دانەدارە شارەزای یاسایی سوپاسی ئامادەبوونتان دەکەین. زۆر سوپاس. کاک ڕزگارێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری زیادبوون ڕووداوەکانی تاقەکردن. هۆکارەکەی چییە و ئەوەی کە زیاتر پێویستە بە چەک بۆ چێوەندە ڕووداوەکانی تاقیکردن زیادی کردووە؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ جەنابتان. سوپاس دەکەین. بەخێراتنی میوانەوە ڕێزەکەم سڵاو بۆ بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پەیامەڵا. کاک حەکیم خۆ ڕوونە یعنی بەداخەوە ینی هۆکاری ئەم دیاردە زۆرانی کە ئێستا بینین خەڵک ئەکوژرێت و ڕێزمێ سوکایەتی بە خەڵکە کرێت هەمووی بۆەوە گەڕێتەوە کە ئەمە حزب لە پشتیوێتی و ئەمانە هەمویان خەڵکانێکن کە حزب پشتیوانیانەکە ئەنا ئەگەر دادگاکان دەستکراوە بن و دادوەرەکان بە کتێبەکەی بەردەست خۆیان بە یاساکانی خۆیان کار بکەن بە دڵنیایی و ئەمای کە ئێستا هەیە ئەمە ڕووناداوە هەموو بەڕۆ گەڕێتەوە. پێدا زۆربەی تاوانەکان لەسەر تاشین ڕوویداوە تەقەکردن کوشتن پلەدار بەشێکی زۆری پلەدار بوون خەڵکی باڵەدەستیان لە پشتەوەی بە دڵنیاییەوە لەبەرەوە ئێستا کواخۆ ڕەنگە حاڵت بێ ینی مەتوانم بڵێم ڕەنگە لە سا دووکە لە سا پێنج ئەگەر خەڵکێک کە خەڵکی هاوڵاتی بێت ئەوش چی وای لەیەکە کە پەناباتە بەر ئەوەی کە بڕات ئەوە بکە ئەوش هەرەگەڕێتەوە بۆی کە دادگا حەقەکەی بۆ وەرناگرێت کە غەدرێکی لێکراوە ئەم غەدرە چۆتە دادگا بەی ئازێک کە ئەو کەسە با بڵێن کەسێکە لە پاڵ یەکێک لەم حزبانایە و ئازە دێتە دادوەرەکە کە حەقەکەی بۆ وەرناگرێتەوە ناچارە بێ وای لێ دێ کە بڕات با بڵێن ئەوەی کە خۆی وای لێ دێ کە بچێ خۆی حەقەکەی خۆی وەرگێ ینی ئەوە واکانە پێ دوای دەسەڵات هۆکاری یەکەمی ئەو ڕووداوارێ تەقەکردن بێ سەرتاشین بێ ڕفاندن بێ هەموو ئەمانەی کە ئێستا هەیە هەمووی بۆ گەڕێتەوە بەداخەوە ئەمە دوو حزبن و ئەم دوو دەسەڵاتە بوونەتە دوو حکوومەت و ئەوەی کە ڕەنگێکی ئەو نییە ئەو ڕەنگەیە کە ئەو بەدڵی نییە چۆن بیەوێ خەڵکی خۆی نێرێ وای لێ بکە عزیێتی بکە و ئەگەر ئەمان یەک حکوومەتیان بێ و ئەمەی کە ئێستاکە هەیە چەک ڕەنگە لە زۆربەی وڵاتانە چەک زۆر بێ بەڵام یاسا لەوێ سەروەرە بۆیە خەڵک ناتوانێت ئەو چەکەی کە هەیەی بەکاری بێنێ لە دژی کەسێکی ترە بەڵام لێرە چەک زۆر و یاسایش نییە. باش بەس ئێستا چەکی مۆڵەتدار چەکی بێ مۆڵەت هەردووکیان هەر خەتەرن لەسەر ئاسایشی کۆمەڵاتی خەڵکی کوردستان بە دڵنیاییەوە جاو چەکانەی کاک حەکیم کێی هێنێ خۆیان نین بارزگانی پێوەکەن و لە مەتارە بە فڕۆکەی هێنن و ئەی فرۆشن و لە مەتارەوە چەک دێت بەڵێ لە مەتارەوە کوڕی بەرپرس هەتا لەم لا کوڕی بەرپرسێکە لەو لایش هەر کوڕی بەرپرسێکەوە شەریکیشن و چەکەکانی هێنن و ئەم چەکە جۆرا جۆرانی کە ئێستا مەفهومی شەڕ گۆڕاوە نوعی چەک ئێستاکە هەیە ئەم چەکانە کە هێنن لە هەڵبژاردنا بە هەدێ وەکو چکلێتی جەژن بەخشێننەوە هەدێ و کەسانەکەن کە خەڵکی تر عەزیزدا کە ناری ئەوانە لە هەڵبژاردنە بەکاری ئەهێنن و لە تەزویراتە بەکاری ئەهێنن یعنی ئەمەیە هەموو وایەکە کە خەڵک ئێستاکە بەداخەوە ینی خۆ ئێمە یاسایەکمان لە پەرلەمانی کوردستان دەرچوان بۆەوەی کە چەک وا نەکرێت کە خەڵک بەبێ مۆڵەت هەڵیگرێ بەڵام ڕەنگە ئێمە ئەو کاتە تێبینیمان لەسەری هەبوو لە بەڕێوتمانە ئەم بەم یاسایەکە ئەو کەسە تەمەنی لە 21 ساڵ بۆ سەرۆ بێ ئەتوانێت بچێت چەکێک بکڕێ و هەموو پێداویستانی کە چەک پێویستە بیکڕێ و هەموو شتێکی بۆ ئەکرێت و مۆڵەتیشی بۆ ئەکرێ ئەمە کۆمەڵگا بەرەو چەکدار بوونەوە
ئێمە وتومانە لە هەندێک شوێن مەسەلە پێویستە چەکە بێ ئەگەر بگەڕێنەوە سەریکە ئەو جێگایانەی کە پاشماوەی داعاشی لێە مەسەلا ناوچەیەکی سنوورین ئەو کەسانە خەریک کشت و کاڵ و ئاژەڵداری ئەمانە پێویستە چەکیانە بێ بەڵام بۆچی لە ناو پارێزگا و سنتەری قەزاکانە چەکە بێ ینی ئەگەر ئاسایش مەسەلا هێزەکانی ناوخۆ وا بکەن کە ئاسایش بۆ خەڵک بەرقەرار بکەن خەڵکەی پێویستی بەوە یەک حەز بکات کە چەک خەڵک سوپاس دەکەم کاکدەنا دەمەوێت بەڕێز بزانم پێدوای هۆکاریە سەرەکی پەیوەندی بە سەروەرنەبوونی یاساوەیە ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن تەقەکردن ئێستا گەشتوتە حاڵەتیەوەی کە لە هەردوو سنووکە تەقەکردن لە نەخۆشخانە تەنها گەشتوتەوە سەرتاشین کوشتن ڕفاندن هەڕەشەکردن سەرانەساندن بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو ڕێزم بۆ جەنابەت بۆ برای بەڕێزمان کاک ڕزگار ئەوانش کە ئێمە بینن لە ڕاستیدا دیاردەی تاوانکاری ئەوەی هەموویان هیچێک لەوانە دیاردەی تەقەکردن و بەکارهێنانی چەکە واتە تەنانەت تۆ تەماشای بکە ئاستی بەکارهێنانیان پیادەکردنی تاوانێک بە کوشتن یا هەڕەشە پێکردن یا ڕفاندن ئەگەر چەکی تیا بەکار بێ فەرقی هەیە لەوەی کە ئالەیەکی بڕین یان هەچ هۆکارێکی تری تا بەکارنێ هەرێکێک لەوانە فەرقەیەکەواتە دیاردەی تاوانکاری دیاردەیەکی وەکو بڵێ لە مێژینە و کۆن و وەکو چۆن جاروبار زیاد و کەمەکەوە لەو کۆمەلگا مۆدێرنەکانیشە بەداخەوە کەم و زۆر هەیە ینی شێوازی گۆڕاوە بەڵام لەم کۆمەلگا گەشە سند و تازە پێگەیشتوانەی کە پڕن لە تونند و تیژی تۆ ڕاستیەکە ئێمە نابێەوەی بکەین هەمووشمان کوردین و باوەڕ ناکەم کەسە بێنی لە ئێستا بتوانین هیچ کات ئەوەی بەسەر یەکتری بکەین کۆمەلگای ئەمە بەداخەوە کۆمەلگایەکی تونند و تیژە هەر تۆ تەماشای بکە و راپۆرتەی کە ساڵانە لەسەر عێراق و زۆربەی وڵاتان ئەکرێ عێراق بە یەکێک لە وڵاتە ئەوانە حساب دەکا کە هەمیشە پڕێتی لە نائارامی پڕێتی لەوەی دەرونی مرۆڤ نائارامە ئاسوودەی و بەختەوەری زۆر کەمتیایە بۆچی واداماوە بۆ گرفتارە کەواتە تونند و تیژی زۆرتیایە کۆمەلگای کوردیش ساڵانێکی زۆرە کە لکێنراوە بە عێراقەوە هەبووە و تێکەڵێکی زۆر هەیە وەکو تاکی عێراقی وایە تۆ تەماشای بکە عەلیوەردی کۆمەڵاسێکی گەورەیە و مامۆساکانی ئێمەیەوە ئەمە ناتوانین قسەکە نەقڵەکەین ئەڵێ یەکێک لە خەسڵەتەکانی تاکی عێراقی کە ڕەنگە و منتیقانش بگرێتەوە بریتێ لە دووڕووی و نیفاق خۆی وان نمایشەکە کە باشە و چاکە کەچی لە بەرامبەر وانە و ئامادەیە تونند و تیژی بکە هەر کاتێک کە ویستی جاگەر چەکی پێبێ ئاسانتر زیاتر وە لە بۆ سەدای ئەمانە دەبێ و ڕاستێ بزانین لە ڕاستیدا ئەم پرسی دیاردەی تاوانکاری بە دیاریکراوی لە ناویانە چەک ئەوەی کە تۆ فەرمیت تەقەکردن هەڵبەت تەقەکردن و بەکارهێنانی چەک و هەموو ئامێرەکانی کوشتن و بڕین چەکی تیا بەکارێ خابێت تەقە بە خۆ بە چی دەکرێنی بۆ ئامێرانی منداڵ بەکارێنی ناکرێت کەواتە بەکارهێنانی چەک ئەمانە کۆمەڵە پرسن باوەڕ ناکەم لەو نزیکانە کۆتایی پێبێ و عێراقیش زۆر قورسەتیایە هەرێمی کوردستانیش وایە بۆ پێی دابەشبوونە بێ ئوستاز باسی کرد هەندێک بەڕێستان ئابەشدان پێکرد دابەشبوونە حیزبێکە توندە قوڵە هێزی چەکدار تا ئێستا نەبووە بە نیشتیمانی هەریەکە هێزی خۆی هەیە تەنان خانەنشینی خۆیە تۆ شتی وا بینیوە لەو بینەکە بینیمان هەتا ئەو ڕۆژەی کەسە لەنێتەوە و کەسا بێ بۆی نییە هیچ قەوارە سیاسەکەی بگۆڕێشتی و هەر نەبووەنی تۆ بێ پێشمەرگەیان هێزی چەکداری نیشتیمانەکەت بی ئەوی پێڵێن عەقیدەی نیشتیمانیان نازانم وای پێڵ لە باوەڕ ناکەم لە وڵاتانە هەشتی وایە بێ زیاتر پەیوەستە بەو سیستەمە سیاسیەوە سیستمی سیاسی وڵاتە عەرەبیەکانیش وایە باسی خوای گەورەکەن ئەمجا دوای باسی مەلیکەکەن تۆ سەیریکەی مەلیکیان بردووەتە ئاستی خواوە ئەبێ دەسەڵاتدار هەمیشە چەکدار وەلایی بۆ ئەو هەبێ ئەمە پێڵێن عەقیدەی سەربازی بوانی بڵێ دادگاکان ئەگە یاسا ڕۆڵی خۆی ببینێ خەڵک پەنا دەباتە بەرتۆڵەکردنەوە ئێستا بۆ منە حاڵەت هەبوو لە 1975 ڕووی داوای پەیوەندی بە مەسەلەی سەرمی بەحسەوە بۆ تۆڵەکردنەوە بووە حاڵەتی دیکە هەیە داڵدەدانی بڵێن تۆمەتباران دەستگیر نەکردنی تۆمەتباران ئەوەی تایبەتە بەم پرسەوە معالەجە قانونیەکەی یەکەمیان یاسایەکمان هەبوو هەرێمی کوردستان هەیە بۆ ژمارە 16 ساڵی 1993 بەو یاسا کۆنە هەتا 2022 یەک یاسا بەرکار بۆ لە هەرێمی کوردستانە بەو هەموو گۆڕانکاریە لە چەک و حیازەکردنی چەک و هەبوونی چەک تا ساڵی 2022 یاسای ژمارە 2 دەرچوو یاسای چەکی لە هەرێمی کوردستان ئەوەی عێراقە تەرجەمەیان کرد ڕاستیەکەی لە عێراقیشا گۆڕانکاری زۆر تیاکرا بە تایبەت لە پرسی ئەوەی
جیاکاری کرا لە نێوانی هەبوونی پارچەیەک لە چەک بەکارهێنانی بازرگانی پێوەکردنی ئەمانە هەرێکی جۆر لەگەڵ چەکی هێمایی هەندێک بڕنەوشت خەڵکەیە لە ماڵە حەزی لێ ئاوادوانی کردەوە سەرەوە بەرزی کردوەوە خۆی لە ژێرا دانیشتۆ و نازانم خۆی بە چی ئەزانێ مەس ئەم جۆرە چەکە هێماییانش ئەوانە ئوکراتەنانەوە باس مافی گواستنەوەشی تیا بۆکو حەقی میراتی لە باوانەوە گوازێتەوە بۆ وەچەکان ئەم جا چەکی ئاگرین و چەکی جەنگی و سەربازی لەگەڵ بازرگانیکردن بە چەکەوە بەداخۆ یاساکە و کوتم ئاسانترین پرسی وەرگرت عێراق 25 ساڵە بۆ هەڵگرتنی چەک هەرێمی کوردستان لە بەرەوەی خزمان پێویستیان بوو بە پەلەپەل دایان بەزان وەکو کردیان بە تەمەنی 21 ساڵ مەرجی تەمەن بۆ هەڵگرتنی هەبوونی پارچەیەک چەک بریتە لە تەمەنی 21 ساڵ 21 ساڵ زۆری ماوە جارێ ئەگەر زانکۆ بێزانکۆی نەخوێندەوە تەواوی نەکردەوە ئەگەر لە ڕووی کامڵیەوە بێ من باوەڕم وایە ئینسان لە 18 ساڵ تەمەنی یاسایی تەواو بێ و بلوغەکەشی پێشترە بلوغی شەرعی بەڵام باوەڕ ناکەم ئینسان هایی معاصر هەر زوو عەقڵی کامڵ بێ و بتوانێت دروست مامەڵە بکا لەگەڵ هەر گرفتێکە ئەوە تاکسێکی پێبوو بەکارهێنێ هەر قسە کوردی لای خۆمان کاڵێ ئەمە بۆچی تێنی بەکاری نانیێنی چیت بەکاری نێنی هەر خراپە بەکاری بێنی خراپە کەواتە ئەم جۆرە پرسە چۆتە ناو کۆمەڵگاوە دادگاکان چۆن مامەڵ لەگەڵەمە بکەن من ڕەنگە دواتر ئاماژەی پێ بەم یەکەم ئێمە بۆ زانیاریتان ڕێکارەکانی لێکۆڵینەوە لەم پرسانە زۆر کۆن و تەقلیدین ئاسان نییە و بیدۆزیتەوە کاکە هەندێک لەو برادرانی چەکداروشتن نازانم بازیەکە لە دەرەوەکانی شار شتیان هەیە چەکی قورسیان هەیە نەک چەکی دەمانچە و بەکارهێنانی چەکیکی زۆر سادە بە ئاسانی بتوانانی هەڵیگریاڵێن چەکی گەوران هەیە و خۆیان بازرگانی پێوەکەن یەکێکی تر لەوانە ئێمە ڕێکارەکانی لە کۆڵینەوەکردن لەم پرسا زۆر هەندێکیان تایە سەرژیا ئەشکەنجە بەکارێنن یان نەبێ کە متەلەبیسن تاوانەکەی بینی بێ بێدەستەوە بێ و بگیرێ بەڕاستی هەندێک بەسەماتیشم بیستەوەی کە پێڵێن نووسنگەکانی بەڵگەی تاوان بەسمایانی جێپەنجەکان وەرەگرن ئەوانش نازانجا چەندی تا سەرکەوتووە ئەمانە هەمووی وای کردوێتەوە بەداخەوە ڕێکارەکانی بەدووادا چوونیان پرسە هێشتا هەر کلاسی چین هێشتا قوڵ سەرۆر بە ئێسامانە ڕووی دەدا دادگاکان ڕێگەدرا لە پرسەکانی زەواج و تەلاق و تۆمارکردنی خان و وەرگرتنی قەرزی سلفەی خان و بەرەو شتانە سەروەرە زۆر زۆر سەروەرە و حیج عیبیتیانیە و ڕێک و بێکە ئەمما کە شۆڕێکیتەوە بۆ پرسەکانی تر کاچێ بۆ پرسەکانی چەک و یەکلاکردنەوەی هەندێک کێشەی خێزانی بۆ زانیاری هەندێک خێزان هەیە کە زەواجەکە نەوەندە شیرینیا خۆن تو شەکرێ بن بێکەوە نەخۆشە دوا ئەوە کە بوو بە کێشە تو دوتیژی خێزانی پارێزەران نامڕۆ پارێزەرم گوێ لێ بوو پارێزەرێکی ناوداریشە ڕەشەی کوشتن و ڕفاندنی گەوری لێکراوەوانە هەمووی نیشانەوە ئەویش نووسنگەکانی تو دوتیژی دادگاکان کورە شۆرتا هەموو یەکەون نا ئەم کێشەوە زۆر گەورە بێ ئەوە سەروەر نییە نەخەیر یاسا بۆ زانیاریتان چەم کێکە زۆر ناشەفاف ممارەسەکرێ خۆشیانەڵێن من بۆ زانیاری حەزەکەم زانیاریە بڵێم سەرۆکی داواکاری گشتی شارێک کتێبخانە یاسایەکەی سووتان لەو ساڵانەی پێشوە لە پێناویەوەی کەوتی ئەمە هەر دەقن کە دەقجێ بجێ نەکرێکەوەتە بێ ڕۆحە و هیچ نییە وکەوە کەواتە پرسی سەروەری یاسا زۆر سنووردا سپاس دەکەم کاکتەر سەبارەت بە چەکی مۆڵەتدار جگە لە چەکی بێ مۆڵەتەکە ئێستا زۆرە چەکە مۆڵەتدارەکەش ئێستا مەترسیە ینی بەشێک لەو تاوانە بازەکە بڕنە پلەبدارێک لە هەولێر یاخود سنووری سلێمانی ساوی لە دڵن ئەندامیە زەمینەکان بۆەوەی دوێنێ شەوێریش کرد و سەر نەخۆشخانەی منداڵان لە هەولێر برای بەرپرسێکی باڵای حکومەت لە ماوەیە کەسێکی کورد لەسەر شکاندنەوەی ئۆتۆمبیل بڵێن ئافسەری هێزانامنیەکان بوو نیچەکە مۆڵەتدارەکەش ئێستا بۆتە مەترسی بە دڵنیایی وەکو پێشتریش شارتە بێدا کاک حەکیم ینی خۆ ئەم تاوانانە کە ئەکرێت زۆربەی زۆری ئەم تاوانانە بە چەکی مۆڵەتدارەکرێەوە بۆ کەسانەیە کرێ کە خەڵکێکن یان خۆیان خەڵکی دیارن مەسەلە لە ناو هێزەکانە یان لە پاڵ ئەشخاصێکی حزبیان ینی ئەمانە داتاوانەکەکەنەوە زۆر بێترسانێشێکن ینی بە ڕۆژی نیوەڕۆ خەڵکە کوژن و ئەچنە سەر خەڵک هەڕەشە ئەکەن ینی ئەگەر هەتا هەڕەشە لە پارێزەرەکانە کرێت کە بیانوێ مەسەلەوە حاکمەکان هیچ ینی بەداخەوە هەرشە بۆ حاکمیش دەڕوات بەڵێ ئێمە لەو ماوەیە سەردانی وەرێکمان کرد گلەیمان کرد لەگەڵ ئەندامی ئەنجومەنی پارێزگا گلەیمان کرد کە شتەکان بەم شێوەیە کرێ بەداخەوە ئەو برادەرە ئاوایە ینی ئێمە حەز ناکەین ناوی بێنین خۆشی پێی خۆشنە و وتی منەوە نامم بۆ هاتووە لە تەلەفۆنەکە پێمەڵێنە بێ وا بکەی وا بکەی بۆ شخصەکەشی پێمان وت کە نامەکەی بۆ نێرێ کە
کەسێک کە لە ئاسێکی مەکتەب سیاسیەکانە خۆ چی بکات ئەو دادوەر بووە پیان و تۆتیانە نابێ ئەم کەیسە یەکلایی بکەیتەوە ئەگەر یەکلایی بکەیتەوە ئێمە مەسەلە لە گەرمیان و نەقڵتەکەین دوو شوێنمان بۆ دانا یا کۆیە یا ڕانی وەکو سزایەک و دادوەری تریش لە پێشوە بۆ ڕەنگ کاکدانەش ئاگەی لێبەوە جەنابیش ئاگەت لێ لە ڕابردووە مانیان گرت و خێوەتیان هەڵدا لەسەرەوەی کە یاسا وەکو پێویست نییە و سەروەر نییە لە زۆربەی شتەکانە ئەو دادوەرانە جاتوی دەستخۆشییان لێ بکرێەوە لە ئەنجومەی دادوەری پێشوازیان لێ بکرێ بانگ کرێن کەچی سزا دران دوور خرانەوە ئەمە وای کردوانە ئەگەر قسەکە لەسەرەوە بوو جەنابەت پرسەکە یعنی چەکی بێمەڵۆت و چەکی مۆڵەدار و ئەمانە کە باش ئەوانەی کە تاوانەکەکەن لە ڕاستیە ئەمانە هەر پێویستیان بە مۆڵەتی چەک نییە خۆیان نەحساب بۆ دادگاکەن نەحساب بۆ مەسەلە بازگەکانەکە نەحساب بۆ هیچ مەفارزێکەکەن لە ناو شارە ینی ئەوڵێ من کوڕی فلان کەسم یاڵێ من پاسەوانی فلان کەسم ئەسڵەن هەر پێم شەرمە واڵێڵێ بۆ من ینی شکستەکە بێم پێناسەکەیشت پێ بدەم خۆم بناسیێنم من فلان کەسم پێڵێ کاکە چۆن بزانم تۆ فلان کەسی نابێ من بزانم پێناسەکەی تۆ چییە ئەم چەکەی پێتە مۆڵەتی هەیەیانیەتی ئەڵێ من حساب ناکەم بەس ئەو یاسە وا بڕیار بوو بۆ نمونە ئەوزان تا 21 ئەمساڵ چەکی بێمەڵەت تۆمار بکرێ بازاری چەک فرۆشان ڕێک بخرێتەوە هیچ کرا ئەو یاسەیە کاریگەریەکی وەر چەندە بەڕێز درەخنە هەبووتت کۆمەڵگە چەکدار دەکات لە بەرەوەی کاکدانەش باسی کە تەمەنی 21 ساڵ چەکی پێ بدرێ ئەگەر هاوڵاتی عێراقی بێ و بڵێن تاوانێکی ئابڕوبەری ئەنجام نەدابێت و شایستە بێ و پاساوی هەبێ بەڵێ ئەو یاسا تەبەن کە لە ساڵی 22 دەرچووە تاکو ئێستاکە نەمان بینی ڕنگدانوێکی باشیە بێ ینی ئەو ڕێکارانی کە هەیە وەزارەتی ناوخۆ ڕێنمایی پێدەرەکە نەمان بینێ بۆ شەوەیەوە پێشتریش ئەم تاوانانێک کە ئێستاکە هەیە و پێشتریش پێش و یاسای شەرە بۆ ئێستای شەر هەیە ینی معنای وایە هیچ کاریگەریکی نەبووە کە بتوانێت ڕێگە لەوە بگرێت تاوان کەم بکاتەوە تەنها و تەنها ئەوە توانی ڕێگە لەم تاوانانە بگیرێت دادگاکان دەستکراوە بن سربەخۆ بن و ئیجراعاتی تەواو بکەن ڕێگە نەدەن هیچ کەسێک تاوان لە کەسێکی تر بکە ینی دادوەر هەیە مەسەلە خۆی زۆر باشە زانێ کە قەرارێکەدا باشە زانێ کە ئەوە غەدرێکە کە ئەیکا لە کەسێک جاری وایشەیە ینی کە هەر قەرارەدا ئەزانێ غەدرەکە لە کەسێکی ترێکە حەقی پێنادا جاری وایە غەدرەکە بۆ کەسێکی تر ینی ئەمە هەموو ئەمانەیە بەداخەوە کە وای کردێ خەڵک بە تایبەتی ئەوانەی کە نزیکن لە حزبەکانەوە ئەوانن کە گوێ نادەنە یاساوەکو و پێویست دەبەرەوەی یاساکە ئەوان چۆن بیانوێ وا بەکارێنن چۆن بیانوێ عازێک لە بەرپرسێکەوە لە حزبەکە و کە دێت بۆ ئەو دادوەرە لوە خۆی چۆن بیاوێ ینی مەسەلە کەسەکە کە ئەو ڕۆژی دادگاییکردێتی لەوێ پێڵێن مەسەلە بە دادوەرەکە وترێ چۆن مامەڵی لەگەڵا بکە ئایا حکمی سووکی بۆ بکە یا هەر ئیفراجیکە یان حکمێکی باس دەکەم دوای سەرسەر و چارەسەرچێ بۆ ئەو مەسەلەی چەکدارێکە دێمەوە خزمەت کاکدانە سەبارەت بە داڵتەدانی تۆمەتباران یاخود دەستێوەردانی حەزب لە دادگاکان هۆکارێکە بۆ زیادبوونی ئەو تاوانە یاخود دەستگیر نەکردنی ئێستا تا ناوڕاستی بڵین ساڵی ڕابردوو نزیکەی باز ئامارێکی پۆلیسە نزیکەی 5,000 داواکرا لە کوردستان هەبێ و دەستگیر نەکرابن ئەمانە هۆکارن بۆ زیادبوونی تاوان خۆی پرسی ئەم دیاردەیە زیاتر تێکەڵێکشە لە نێوانی کۆمەڵناسی و کۆمەڵناسی تاوان کۆمەڵناسی یاسایی واتان پرسە ناکرێ هەر بە هەندی ئەوە بگرین تۆزێکەمە نابێ هەر دادوەرانیش بکوتینەنی بۆ باوەڕم وایە لەو ڕۆیە کە زۆرترین چاوەڕوانی لەوان هەیە پێمانوانە بێت کە دادوەرێکی ئەفەنیەتوانێت ڕەنگە ئەم کەسانە چارەسەر بکاکەوە ئاگاتان لێبوو لە مەشەدەکانی قەناتەکانەوەی بینین کاتێ خۆیان و دەوروبەرەکانیان هەمویان چەکدارن ینی تەنانەت هەمویان ینی بە ئاسانی ناتوانانی مامەڵیان لەگەڵا بکەی هەندێکیان چایان سوور بۆ و لە کاتی تاوانەکە چۆن مامەڵ لەگەڵ ماکەی و دادوەرێکی داما و بەو شێوە باوەڕم ئەەکەم ینی بەشێک
لە تاوانەکە یان بەشێک لە تەقسیریەکەوێتە ئەستۆی ئەوان بە تایبەت کاتێکە پرسی ئەم تەدەخولکردن هەیە و کە دەستێوەردان لە کاری دادوەری و لە ڕێکارەکانی مامەڵەکردن لەگەڵ دەستگیرکردن تۆمەتبارە ئەرکی هێزانینەکان نییە بەر لە دادگاکان ئەی خوێن هێزانینەکان بۆ کارە هەڵناسن. بەڵێ ئەم پرسە و عەرزم کردی یعنی پرسێکی تۆزێ فرەڕەهەندە تۆ تەماشا بکە تۆمەتبار لە وڵاتی ئێمە هەر دەستێکی بەدەستی چەند کەسێکەوە هەر پێی یاسا کاتێ دەستگیرەکرێ بەدەستی پۆلیسەوەیە دەستگاکانی پۆلیس هەروهایان ئاسایش ئەمە کۆمەڵ دەستگان کە سەر بە وەزارەتی ناوخۆن یان هەندێکیان سەر بە ئەنجومەنی ئاسایشەکان یەکێکی تر لەوانە دوای ئەوە کە تەسلیمی دادگاکانەکرێت دادگاکان سەر بە ئەنجومەنی دادوەرین و سەر بە وەزارەتی دادن تۆ تەماشا بکە ئەمە تۆمەتبارێک یەک تۆمەتبار یەک کەیس لە ئەم گواستنەوانە کرێت لە نێوانی ئەم وەزارەت و ینی میکانیزمەکەی قورسە دوای ئەوەش کە حکومە بێ ئەچێتە چاکسازیەکان مەرجەعیان سەر بە وەزارەتی کار و کاروبار ینی کەواتە تۆ لێرە پرسێکی کۆکراوە نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ کەسایەتی تەنانەت توێژینەوەکردن لەسەری تەنانەت ون نەکردنی بۆ زانیاری بەشێک لەوانە ئەگەری هەیە کە توش ببن زۆر بۆیە حەزەکەم هۆکارەکانی یەکەمیان بۆ زانیاری دێنی پرسی بڵاوبوونەوەی چەک و ئەو هەیمەنەی هەندێک دۆخی حیزبیە بەسەریا کە کردوێت یەکی تر لەوانە عێلاقەی بە پەروەردە و ناوچەییەوە هەیە من بۆی قرس نێتەوە قسەکەینی ێواشتر بێڵێم باوا نێتەوە لە هەندێک پرسیینە ناوچە بەکارهێنانی چەک هەڵگرتنی پارچەیەک چەک هەبوونی پارچەیەک چەک هەر عیبەیشە تۆ تەماشا بکە ڕەنگە ڕۆژگارێکە بوو بێتەوە بڕنەوێک لە ماڵتان نابێ بۆ نمونە تۆی نەوعیەنی کەسێک ئێستا بێ مەکتەبە لە ماڵتان نابێ بێ ئێستا کتێبخانی باش لە ماڵتان نابێ بێنز و کورسی باش و خوێندنەوە لە ماڵتان نابێ تەماشا بکە بەس ڕەنگە لە هەندێک شوێنوانە بێ ئەمە ڕاستیەکەیت یەکیتر لەوانە بۆ زانیاریت ئەو دابەشبوونە جوغرافیە خراپەیە مامەڵەکردن لەگەڵەوانە تۆ تەماشا بکە کاتێک دەقێک دەرەچێ وەکو دەقی یاسایی مردووە کەی ڕۆحێکرێ بە بەرا کە جێبەجێ بکرێ کە جێبەجێ نەکرا ناڵێن عیبرەت بە جێبەجێکردن ئەو لایەنەی ئەم دەقانە جێبەجێکا بریتە لە وەزارەتی ناوخۆ مۆڵەت پێدانی و ئیجراعاتەکان یەکێ لە مەرجەکانی مۆڵەت تەمەنە مەرجەکانی خوێنەواریتیانی بۆ زانێت مەرجەوەی تایە فقط راپۆرتە بێنە بڵێ مێشک و بیر و هۆشی تەواو هەموو کەسێ بچێواڵێ پێڵێن وەکو مەرجەکانی وەرگرتنی سایقی بۆی ڕووداوەکانی ئۆتۆمبیل ڕۆدا لە کوردستانە کەمن خۆوانش هەمووی مۆڵەتیانەیە بۆ زانێتی کەواتە مەرجەکانی وەرگرتنی مۆڵەتی هەبوونی پارچەیەک چەک یا پێبوونی پارچەیەک چەک حەزەکەم بۆ دوای بزانی حیازەکردنی هەتە لە ماڵەوە بەکاری نانی بەس دانەیە کە پێیەتی و ئاگاداری کردێتی بەلایەکی و پێی خۆشە و خۆی دەرەخە ئەمە ئەوە دوو مۆڵەتی جیاوازن مۆڵەتی بازرگانی کردن جایە لەگەڵ مۆڵەتی چەکی جەنگی و هەبوونی چەکی جەنگی ئەو پارچانی کە ئێستا لە پشتی جەنابتەوەی ئەو هەموو شتە زەبەلاحانە ئەوانە جیاوازن لە هەبوونی پارچێک چەک کە بە ئاسانی من بیست و ماڵن بە نرخێکی زۆر کە مەتوانێت دەستی بکەوێت ئەو نەفەری کە دوو مامۆستاکەی زانکۆی شەید کرد ئەوانە هەمویان هەموو ئەڵێن پارچەی چەکی دەستکەوتووە تەلەبێ قانونیشە بوو کارەساتەکە لەوایانی تۆرە جاو ئەم برادرە گەرسبێنێ دەریش بشوە ڕەنگەم وایە بە شتێ دوجار کارەسەر ڕەنگەم وەڵەتدایان وایە مۆڵەتی چەک یعنی کارەساتەکەوێ بەڕێزان بۆی خراپ وێنەکە نەکەینەوە هۆ کارەکان بریتین لەم شتانە یەکی تر لەوانە ناکۆکیەکانی کۆمەڵگای ئێمە بۆ زانیاریت یعنی لە هەندێک ناوچە زۆر توند مامەڵاکەن لەگەڵ ناکۆکیەکان لە هەندێک بەتایبەت لە شارەکان وانی ئەوە تا بەشی پێویست بە حکومەت نیە چەکداریەکە بێ دادگاکان بێ کێشەی مڵکداریەتی بێ هەن هەموو ئەوانە گەر حکومەت بە باشی ئیدارێکی باش بکە تاوانەکان زۆر کەم نابنەوە بەڵێ حکوومەت جا بکەینەوە لە پرسە حیزبەکە من باوەڕم وایە حیزب دەسەڵاتدارەکانی هەرێم پێیان خۆشە هەچی عەشایەر و دەوروبەرەکانی خۆی چەکیان پێبێ پێیان بێ و دایما ینی بەرگری بکەن و هەرچی هەر کاتەویستیان کیانوی ساردی بکەنەوە ئەوە ڕاستیەکە چۆم لە پارێزەرێکیش بۆ ئەمڕۆ قسەیەکێ کرد بە تەحەداوە دەستەواژەیەکی و دەستەواژێکی تازەیە حەزەکەم لێرەوە بۆ خۆشی دەتوان قسە بکە ئەوە بوو ئەگەر کەسێک کوشتنێکی بە ئەنقەس بکە کوشتنی بە ئەنقەس و مەرجەکانی تێبێ مادەی 406 لە قانونی عقوباتی عێراقی عقوبەکەی بریتە لە موعەبەد کە بریتە لە 20 ساڵ ئەڵێ بە نەزەری من 20 نییە 9 ساڵە لەبەر ئەوەی شمولی ئەم پرسانی ترەکە ئازادکردنی بەمەرج شمولی ئازادبوون بە مەرجەکە ئیفراد شەرتی چەند ساڵێکی لێ بێتەوە یەک لەسەر چوار شمولی ئەوە کە هەر 5 ساڵ جارێک وەکو نەریتێکی لێ هاتۆ لە پەرلەمانی کوردستان هەر خولێک ئەچێ قانونێکی عەفوی گشتی دەرەکا زۆر بەداخەوە ئەوەی عەفو عامەکەی 2007 زۆر شتێکی سەیری تیا بوو زۆر بەلاقەتێ باسیەکەمان دێک جار داشکاندنی پەیڕەو کرد
چۆن تۆ لە مارکێتەکە شتەکڕی داشکانی بۆ کراوە یعنی بۆ نمونە ئەگەر کەسێک حکم درابوو بەڵام تەنازل و لێخۆشببوونی نەبوو بەرامبەر ینی تۆ بەرامبەری وکو خەسم خاوەن خوێن خاوەن ماف لێخۆشببوون نەکرد ئەم بەم یاسایە داشکانی بۆ کە چەند ساڵێکی لێکاتەوە کەواتە لە مەجموعە ئەم نوێی بۆ مایە و تاڵ سپاس دەکەم لەسەر چارەسەرکەش قسە دەکەین کاک ڕزگار کاتمان کەمەوە بە کورتی سپاس دەکەم سەبارەت بە چەک ئێستا چارەسەر بۆ مەسەلەی دەردەی چەکداری چارەسەرەکە ئەو ئاتە هێزی حزبی بمێنێ چەک لای حزب بێت هەر مەترسیە ئەی چارەسەرە ڕاستەقینەکە چییە بۆی کەم ڕووداوەکانی پێوەست بە کوشتن کەم بێتەوە بەڵێ وڵی کاک حاکیم خۆ کوشتن خەڵک دەتوانێت بە چەقۆیەکی نوێش خەڵک کوژێت ینی تەنهاوە نییە هەر بە چەک بەڕاستە ینی دیاردەی چەکداری زۆر بووە و کوشتنەکان زیاتر بە ئەو کەسانەیە کە چەک هەڵەگرن بەڵام لێرەدا کاکدانیش باسی کردوتی با ئێمە زۆر هین نەکەین لەسەر دادوەرەکان بەڵام خۆ هەندێک لە دادوەرەکان ناچارن نەخۆ پیان خۆش نییە ئەم بڕیارەی کە ئەیدەن مەسەلە ئیجرائات ناکا بەرامبەر تاوانبارێک کە ئەزانێت تاوانی کردووە بەڵام ناچارە چی بکەوە زۆربەی هەندێک لەو دادوەرانە مەسەلە هەر پێی باش نییە دادوەری بکات بەڕۆ ئێزانێت کە نایەڵن وەکو دادوەری بکە سەبارەت بە با بڵێن بە کەمبوونەوەی چەک باش ڕاستیە ئەمەوەکو جەنەبی کاکدانەی شاردی بێدا پێویستی بەوەیە کە هێزێکی نیشتیمانیمانە بێ ئەم هێزایمە تەبعاً هێز هەیە کە حرەسی حدودە و هێزی شەیە هێزی ناوخۆی ئەمە کە لە ناوخوا ئەمن و ئاسایش دابینەکەن ئەمە ئەکرێت چەک لای ئەم دوو هێزە بێ بەڵام بەداخەوەی سەر چەک لای دوو حیزبە و ئەم حیزبانەیش ئەنواع و ئەشکاڵ هێزی تریان هەیە و هێزی تریش دروستەکەن ڕەنگە هێز حیزبێکە مەترسیدارتر بێ زۆر مەترسیدار هێزە حیزبێکە بەڵێ ئەو مەترسیدارترا ئێستا هێز هەیە لەم زۆنگایە بەڵێ نە زۆنگێکی ترا باوە حساب بکەین سەرۆکی حکوومەت ئیعاز با لێرە بڵێ ئەوە بکە ئەو هێزە بە قسەی ناکات لێرە لە بەرەوەی گوێن لە حیزبەکەی خۆیەکرێ بە هەمان شێوە لێش ئاوایە بۆیە یعنی ئەمە بۆەوە ینی بۆی کە چارەسەر بکرێ هێزێکی نیشتیمانی هەبێ و ئەم هێزە ڕێک بخرێت دوور بێ لە دەستی حزب وی ئاسدا تا ئێستا هیچ هەوڵێکی لەم شێوە سەری گرتووە یاخود ئەو هەوڵی هاوپەیمانانی شوێتی سەری نەگرتووە هاوپەیمانان چەند جارێک لەگەڵ ئێمە دانیشتون کۆبوونیان کردەوە خواستی ئەوانیش هێزێکی یەکگرتووی نیشتیمانیە بەڵام بەداخەوەمان نیەتیانە نایکرد و ئەمانە هەروە وەکو پێشتر وتم ئەمە هێزێکی وەزارەتی پێشمەرگایە ئەو هێزش بەداخەوەکو پێویست نییە بەڵام ئەهۆنترە لەبەرەوەی ئەویش هەر 50/50 لیوایەک لە یەکێتی تشکیل بووە لیوایەک لە پارتی تشکیل بووە ئەمە بە حساب لەسەر هەیکەلی وەزارەتی پێشمەرگەیە ئەمە هێشتا ئەوەنترە بەڵام هێزی هەفتا هەیە هێزی هەشتا هەیە بەرگری فریاکەوتن هەیە لێرە زێرەبانی هەیە لێرە دژە تیرۆرەیە لێ دژە تیرۆرەیە لێرە کۆماندۆ هەیە لێ نازانم چی هەیە یعنی ئەم هێزە تازانەیەش کە دروستەکرێن ئەمانە کە ئێستاکە ئەلم قەیرانە بە حساب قەیرانە بلم کە ئەوە لە 2014 بە بیانی قەیرانوانە هیچ کەسێک دانامەزرێ بەڵام ئەو هەموو هێزە بۆچی ئێستاکە دامەزرێت دەعنی لە هەڵبژاردنەکانە بە پلەی سەربازی چەندین خەڵک کەسایەتی خانەنیشی نەکرێەوە فەوج دروستەکرێت باشە بۆ تاعینات و دامەزراندن بۆ ئەمانە هەیە بەڵام بۆ دەرچۆکانی پەیمانگا و زانکۆکانیە یعنی ئەمە خۆی جێ گومانەوە ئەم دوو هێزە بەداخەوە بیرکردنەوەیان وایە کە پەنایان بۆ هێز بردەوە بە هێز ئەیانەوێ وا بکەن کە خۆیان بەرامبەر یەک نیشان بدەن و خۆتی خۆیان بەرای باشە بەزوو بۆیە ئەگەر هەتا وا بکرێت تەبعاً خۆم هێزانە چیان پێ چەکیان پێ بۆیە هەتا بێ دیاردەی چەکداری زیاتر باشڕست کۆگاژ نییە بۆ هێز زەمینەکان ئەوانەی کە فەرمیشن کۆگای چەک لە شوێنەکانی خۆیان داوام هەردەوێت بیباتە ماڵەوە وایە خۆی مەرجەبی چەک بەڵێ خۆی هەموو فەوج و مەسەلە لیوایەک ئەکرێت کاتی خۆی وا بووە کە مەسەلە ئەو سەربازە چەکەکەی خۆی لەوێ لە مەرجەب تەسلیم کردووە کە ڕۆشتۆ کە مۆڵەتەکەی تەواو بۆ هاتوۆ چەکەکەی خۆی وەرگدۆتۆ بەڵام مەسە لێرەوان نییە لێرە چەکەکەی پێەیە ئەیباتەوە بۆ هەندێک جار لە ناو ئۆتۆمبیلەکەیەتی یعنی ئەمەیە بۆیە دیاردەی چەکداری بەم شێوەیە هەتا بێ زیاتر و زیاتر باشەوەکو داڵدەدانی تۆمەتباران زۆرە لە هەردوو دیوەکە
داڵدانی تۆمەتبارن ئەوانەی کە خەڵک دەکوژن زوڵم لە خەڵک دەکەن. والله کاک حەکیم یعنی ڕەنگە جەنابی کاکدانەش خۆ بەدڵنیای ئاگەی لێ من بەرپرسە ناسم باشە ڕەنگە بۆ پاسەوانیان هەر ناتوانانی بڵێ چەندێکە ینی بچیە چەندیان بێ لە بەردەستیانایە ئەتوانم بڵێم نیوەی و پاسەوانانە کە هەیەی هەمووی داواکراون لە دادگا کە خۆی ئامادە نییە تەسیم بە دادگا و بە بڵێن بە هێزە ئەمنیەکانی بکە لەم ماواش خەزەیەک بووە کەسەکە هەڵهاتووە دوو کەسن ڕۆیشتونەتە لای بەرپرسەکە لە جاتوێی ئەم دوو کەسە تەسیم بە دادگا بکە بە یاسا بکە هاتووە ئەمانی لای خۆی داناوە و زەختیش لە بەرامبەرەکەکە ئەڵێ بێ سوڵح بکەی خۆ ئەمەیە ئینەکە ینی ئەمجا شتێکی تر هەیە وکو کاک جەنابی کاکدانە ئیشارەتی بێدە بەداخەوەی کە وکوتی داشکاندن لە لێبوردنی گشتی کراوە ینی چۆن ئەکرێت تۆ کەسێک کە لێبوردنی بەرامبەر مەسەلە تەنازولی بۆ نەکراوە لێ خۆش نەبووی لە ئەعدام و هێنی یەکەیتە حکوم و لە حکومەوە هێنیت ئێستا ئەمەی کە ئەیانوێ بیکەن شتێکی وا هەیە جەنابەت ڕەنگە ئاگدار ئێمە لە پەرلەمان کە ئیدامەکان بێنن بیکەنە حکوم و دوایە کە بووە حکوم ئەوە بێ ینی ئەمەی شەکا حەکیمی ینی ئەمەی شەکارە ساتە ئێستا ئەوانەی کە داشکاندنیان بۆ کراوە بەبێ ئەوەی کەوا لێ خۆشببوونی بێ لەلایەن ئەو عیلەوە ئەمە ئازاد بۆ لە ناو شارەکانەوە ئەمەشە بۆتەم چی بکە ینی کەسەکە کە دادگا مەسەلە حقەکەی بۆ وەرنەگردو وەکو ئەوەی کە ئەو دڵی بەوە ئیسراحەتەکە کە سژنەکە ئێستا لە ناو بازار ڕاستوڕێتۆ ناچارەویش چەکێک هەڵەگرێ و سوپاس دەکەم ئەوە دروستەکە کاکدانە پێنج قوڵێکێکمان ماوە سەبارەت بە لێبوردنی گشتی و سزای لە جێبنێکی سزای لە سێدارەدانیش هۆکارەوە بۆ زۆربوونی تاوان ئەو پرسیارە لە من کرد لە بیرم کرد داڵدەدانەکە داڵدانی تاوانباران ئەو یەکێکی هۆکارێکی سەرەکی زۆر باشە خەلفێتێکی دروست کردەوە کەسی بکەری تاوان هەمیشە بیر لەوە کاتەوە خۆی بنێتە پاڵپنا ئەوە دابەشبوونە جۆڕافیەکە و حیزبی و ئەوکان عەشاری ئەوانە هەموو ێزانن چۆنە زۆر خراپە تەکلیفە قانونیەکەی حکومی شەریکی هەیە ئەو کەسە بۆ زانێری شەریک لە جەریمە بەڕاستی زۆر بەی کات ئەگەر شەریکی ئەسڵیش نەبێ وەکو شەریکێکی فەرعی وایە ئەو سەبارەت بە ئەو پرسەی تر فەرمووت بەڵێ سەبارەت بە داڵدەدانی تۆمەتباران لێبوردنە گشتەکانی بۆ زانیاری ئەم فەرمی 5 دقەیمەوە بێ بە خێراییوە نیە بەڵام لە 1-2 دقە تەواو بکەم یەکێک لەوانە کارەساتێکی گەورەیە پەرلەمان پەنابەرێ بۆ لێبوردنی گشتی لێبوردنی تایبەتیش کە دەسەڵاتەکانی سەرۆکێرێمە هەر بەکارهێنانی خراپە چونکە مەتە دەخولێکی گەورەی لە قەزا کاکە تۆمەتباری وایە سەدان دەفتەی تا سەرف کراوە تا دادگایی کراوە دەستگیر کراوە هێنراوە براوە چاکساز کراوە بە حساب یعنی چاکسازیە لەوانەدان دەفتەی تێ سەرف کراوە تۆ بە یەک ئەوە کومار و پێیجەکە سفرەکەیتەوە هێنتەوە خوارەوە کەواتە تۆ بە قانون ناقانونیەکەی ئەمە دیوێکی خراپە بۆیە لێبوردنی گشتی زۆر بێحورمەتیە ئەوە بۆ زانیاریت ئەوە دیوێکی تریان سزای لە سێدارەدان بەندە بەڵێ بەندە لێرەوە ئەڵێم جای تری وتومە لەگەڵ لە جێبەجێکردنی سزای لە سێدارەدانە هەر کەسێ ئیسبات بوو لەسەری شانی ئەوەیە بەڕاستی لە سێدارت بێ زۆر باشە بۆ زانیاری 20 ساڵی ژەژوورەوە بێ هەتا ئێستا بە بڕیارێک کەس نازانێت چۆنە لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێ یام یاسا هەرە مێنێتەوە لەوێ هەیە 27 ساڵ لە سژنە ئەو 27 ساڵ لەوێ بژێتە دەرەوە خەسمەکەی کوژنەوە بۆ زانیاری وایە کۆمەلگایەمە وایە من و تۆ دامانە ناوە کەواتە تۆ هەر نەجاتیان با باشتر بوو خێزانەکە ژێ بوو بەبێوژن مناڵەکانی شێبوون باتی و شمولی شتێکی شیە کرد داشە مەزران ئەتیوانە شمولێکرد ئێستا بێ مێردیشە و بە مێردیشە هەنی کارەساتە بەڕێزان هەر دیوەکی سیر بکەین کەواتە بۆ زانیاری عینی ئەوەی کە بەتەمەنەکانی ئەڵێن بێن لە ناوەڕاستی شارە من ناڵێم وەکو زمانی مەلکی شتە بەڵام چەند جێبەجێکردنێکی تون بکرێ بۆ کەسی بکەری تاوان والێ چونکە فەلسەفەی جێبەجێکردنی تاوان ڕەدع و زەجرە و سازێنی سڵەماندنەوەی کەسەکانم کەسێکیان لە دادگایی کردووە لە سێدارانە من تۆی هاوڵاتیش لە ماڵەوە دانیشتوینە ترسینە سڵەمینەوە جارێکی تر پەنانەبین بۆ ئەوەیگینا هەر کاتێک ها بە بیرماناوەکەین چەک بەکارێنین نەخێر هەر پارچەیەکی چی چارەسەر خێزانی بێ یاسا بێ من ئەوانم زۆر ئەو یەکێکی تریان نەوتراوەکان باسکە من پێم باشە هەموو قۆناغەکانی ئامادەیی بە تایبەت و لەگەڵ زانکۆکانیشە هەموو قۆناغەکان بچنە ناودان هەر یەکە لە شاری خۆی سەردانی ڕۆژانەیە پێ بکرێت بۆ دادگاکانی کەتن و دادگاکانی جینایەتی تاوانە گەورەکان
سەردانکەن و گوێ بکردن تەماشا بکەن تۆمەتبارێکیان هێناوە دادگای یەکەن تونترین سزایان ئەم گەنجە مڕاهقاگەرە مەشەدە ببینێ باڕم وایە بەخر 100 کتێب کاریگەری هەیە ئەوە زۆر باشە لەو ڕۆ دیوێکی تری ئەوەیە ئەوانەی کە داڵدەیەم کەسانەدەن پەنادانیان دا با باوکیشی بێ با کە سوکاری نزیکیشی بێ بەڕاستی هێشتنەوەی بەم شێوەیە زۆر خراپە قوڵکردنەوەی یان تۆخکردنەوەی ئەم پێڵەن چەمکی عشاری شتیوا من بۆمان ناسەڕێتەوە خی تەعالا خۆی دانی بە عشاری و هەبوونی وەئەنذر عەشیرەتەکە الأقربین هێناوە بەڵام ناتوانانی بەڵام دوجار ئێستا زەکەینە مۆدێلە تۆق بۆتەوە جەژنانەکەن و پڵاو گۆشت لێنێن و چەگارمانەی و خزمی ئێمە ئەم جۆرە شتانە وای لێکە تۆ پشتیوانیەک شک بەرێوم کەسە گەنجێکی مڕاهقە ڕەنگە لە قۆناغێکی یاسیارە تاوانێکی هاتە بەردەست یەکسەر بیکە یعنی عاقبەتەکەی بیر نەکاتەوە من ئەو قسەیش بڵێم چاکسازیەکان پێویستە پرۆسەی چاکسازکردنی تیابێ نەکارگرتن و هێشتنەوەی هەندێک باخچەی منداڵانی شەیە وایە دانن عاقڵ بن و هیچیش نەکەن خۆ بۆ هیچ فێر نابی چاکسازیەکانی ئێمە زیاتر بینایەک و هێشتنەوەی ئەوە خراپە ئەبێ خزمەتەکەم لەوێ زۆر بە توندی بیڵێن چونکە کەسێک لەوانە خوشکەکەی خۆی کوشتە بوو خۆی گێڕێتەوە ئەڵێ خۆزگایە من هەموو ڕۆژێ ئەو تاوانە لە بەرچاوم ببووە بەڵام ئەو تاوانم نەکردای چونکە هیچ شەوێ خەوم نییە هیوادارم خۆت ئایندە تێک نەی بە ئەنجامی تاوانی بەڵێ کاکزار بە کورتی هۆکاری چێ بەس ئێستا هەموو ڕووداوەکان زیادی کردووە هەنی بە سەریەکەوە و لە ناوچە جیاوازەکان سەرتاشین بێتەقەکردن لە نەخۆشخانە بێ کوشتن بێ بۆچی بەیەکەوە بەڵێ بە کورتی سپاس ئەمە گەڕێتەوە بۆ ناتەبایی ئێستا بینی یەکێتی و پارتیە و ناتەبایی سیاسی و نەبوونی یاسا بڵێن یاسا سەروەر نییە هەموو ئەمانە گەڕێتەوە بۆ جەنەبی کاکدانە ئیشارتی پێدا ینی خەڵکە تاوانەکە هیچی پێ ناکرێت و ئەمانە هەموو بۆ ئەوەیە کە خەڵکێش بێەوەکو ئەوە کات و کە ئیجراعاتی لەگەڵا ناکرێت ئەمەیە ینی ئەوە تاوان زۆریەکە ئەم دیاردانەکە ئێستاکە بەم زۆرە بۆم بەڵاوی بەڵێ سوپاسانەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان ڕزگار محەممەد وەدانەدارە سوپاسیان بەدەمونتان دەکەم سوپاس بۆی بینەرانی بەڵێ سوپاس بۆ هاوکارانم خواتانەوە